بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە ژیانێکمان گوزەران لە خزمەت ئاسایشی ڕۆحدا و زۆر دەرسمان باس کرد لەسەر ئەوەی کە چۆن دڵ و دەروونمان ئارام بێت. خۆشحاڵ بووم باسی هەندێک پێوە بکەم کە لە زمانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم بە عەمەلی ڕۆحیان ئاسوودە بوو، دڵیان ئارام بوو. هاوڵەکانی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم و ژیان بەسەربردن لەگەڵیانە تام و چێژی تایبەتی خۆی هەیە. دەرسی پێشوو باسی مۆسعەبی کوڕی عومەیرمان کرد، لاوە جوانەکەی ناو شاری مەککە، شەهیدە ڕوت و ڕەجاڵەکەی ناو شاری مەدینە. دیارە ئەم پیاوە خزمەتی گەورەی زۆری ئیسلامی کرد. ئەمڕۆ یەکێک لە خزمەتەکانی ئەوتان بۆ باسەکەم، هاوڵێک کە یەکێکە لە خزمەتەکانی ئەو هەرچی ئەم هاوڵە بەڕێزە کردبێتی هەمووی بۆ مۆسعەب نووسراوە. کاتێ مۆسعەب چۆ ناو مەدینە و دەستی کرد بە دەعوە و بانگەواز، خەڵکێک لەسەر دەستی موسڵمان بوون، بە تایبەت چینی گەنجێکی 16 ساڵ هەرزوو ئیمانی هێنا. کاتێک 73 کەسێکە هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، 73 کەس و 2 ئافرەت لە عەقەبەی دووهەمە، یەکێک لەوانە ئەو مناڵە 16 ساڵە لەگەڵیانە هات. ئەم گەنجە جوانە طبعاً قژەکانی لول بوون و زبر بوون قژەکانی، بۆیە کاتێکە وەصف ئەکرێ ئەفەرمێ شەعڕه ئەجعد قەطەط، لەگەڵ ئەوە بش بوون قژەکانی، بەڵام زۆر دیمەنێکی جوانیان دابوو بەم گەنجە جوانە. ناوم لێ ناوە ناوی تایبەتی کوردی خۆمان، ئەم زانا گەورەیەم ناو لێ ناوە لاوی زانا و بتشکێن. لاوی زانا و بتشکێن کێیە؟ لاوێک بێ گەنج بێ 16 ساڵ عمری بێ، بتشکێن بێ وەکو ئیبراهیم عليه السلام، و هەروەها زۆر زانا و دانا و عالمێکی گەورە بێ. ئەویش بریتە لە معاذی کوڕی جەبەل. معاذی کوڕی جەبەل ئەفەرمون ئەصحاب، معاذ خۆی زۆر ڕەش بوو، بەڵام دانەکانی زۆر سپی و جوان بوو. قژە لوولەکەی دیمەنێکی تایبەتی دابوویە، هەیبەت و وقارەکەی ئەوەندەی تر جوانی کردو. صفەتە معنەویەکانی زۆر نازدار بوون، زۆر جوان بوون. ئەوە بوو لە عەقەبەی دووەمە، یەکێک بوو لەو 73 کەسە هاتە خزمەت پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم و بەیعەتی دا، دەستی مبارەکی خستە ناو دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. بەیعەتت ئەدەمێ ئەی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم لەسەر مردن. کاتێک کە گەڕایەوە ناو مەدینە، ئەم گەنجە تازە پێگەیشتۆ دانەنیشت، یەکسەر جوڵەیەکی دروست کرد لە ناو مەدینەیە و لە عەشرەتەکەی خۆیان گروپ و بزوتنەوەیەکی تایبەتی دروست کرد. ئەم بزوتنەوەیە ناوی لێنا بزوتنەوەی بتشکێن. ئەهاتن بتەکانیان ئەشکان بە ئاشکرا و بە نهێنی، چەندێ پێیان بکرایە بە ئاشکرا، پێیان نەکرایە بە نهێنی. 3 کەس بوون ئەم گروپە لە ناو شاری مەدینەیە، معاذی کوڕی جەبەل بوو لەگەڵ ثەعلەبەیە لەگەڵ عەبدوڵڵای کوڕی ئونەیسە. هەرسێکیان پێکەوە ئیتیفاقیان کرد 3 گەنج، یەکێکیان 15 ساڵ و دوانیان 16 ساڵ، بڕیاریاندا بتەکانی ناو مەدینە بشکێن. هاتن دیقەتیان ئەدا لەکوێ بیان توانایە و قەناعەتیان بە خەڵک کردایە بە ئاشکرا بتەکانیان ئەشکان، نەیان کردایە بە دزییان شکان. پیاوێک هەبوو لە عەشیرەتی ئەمان ناوی عەمری کوڕی جموح، پتێکی هەبوو لە دارێکی زۆر تایبەت دروستی کردبوو، زۆر گران بەها بوو. هەموو بەیانێک بتەکەی تەرتیبە کرد، عەتری لێ ئەدا، جلی بوو ئەگۆڕی، داینا بوو عەبدایەتیەکە لە بەردەم ماڵەکەیە. پیاوێک بوو بتپەرستێکی حەقیقی بوو. ئەم 3 گەنجە جوانە هاتن جلەکانیان داکەند و چوون لە چاڵێکی مەدینە فڕیاندا. بەیانی هەڵسا شێت بوو عەمر، ئەی هاوار خواکەی منیان چی لێ کردو، ئەبێ لەکوێ بێ، گەڕا بە مەدینە، کۆڵان بە کۆڵ، لە ئەخیرە لە چاڵێکە دۆزیەوە.
خۆزگە ئەمزانی کێ ئەوی لێ کردووی خۆی عەزیمی من بەخوا چارمە کرد بە شمشێر پتەکەی هێنایە و پاشی کردەوە جوانی کردەوە تەرتیب جلی لەبەر کردەوە داینا بۆ شەوی دووهەم بە هەمان شێواز هاتن پتەکەیان برد و خسیانە چاڵێکی تر گەڕا دۆزیەوە زۆر گریا بەسەر پتەکەیە تۆ بزانە خوای منیان چی لێ کردەوە چۆن خسیانەتە ناو چاڵێکەوە بەخوا دیارە ئەی خوای من ئەمانە کەیان شمشێر و شیر و تیریان پێیە بۆیە دەرەقەتیان نایی شمشێرێکی زۆر تیژی چاک کرد باش کردی شانی وتی ئەم شەو هاتن بوو بینم چیان لێکەی کوڕ ئەم شەوە عینن ئەم سێ پاڵەوانە ڕۆشنەوە نەوینەوە لە پتەکەی ڕوتیان کردەوە بردیان لە چاڵێکی زۆر دوور لە مەدینە فڕیاندا سەگێکیشیان بینی تۆپی بوو شمشێرەکان کردە ملی سەگەکە ئەوشیان خستە پەنای گەڕا زۆر گەڕا سەیری کرد لە ئەخیرە دۆزیەوە کە دۆزیەوە سەیری خواکەی کرد ئاوای لێ هاتووە و نەبۆنی خۆش و بۆنێکی ناخۆش لە پەنای سەگێکە فڕێدراوە وتی تەڵاهی لەو کونتە ئیلاها لەم تەکون ئەنتە وەکەلب فی وەسەطی بئر قەسەم بەخوا ئەگەر تۆ خوا بوویتە لەگەڵ سەگێکا پێکەوە ڕەنەئەکشێت لە بیرێکە لە ناو چاڵێکە هەستی کرد ئەم ئیشێکە ئیکا غەڵەتە پەشیمان بوویەوە بوو بە یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەوبەیەکی باشی کرد ئەم حەرەکەیە لەناو ئەم گەنجانە جوڵەی زۆری لە مەدینە دروست کرد بوو بە قۆمەخۆ دەنگ و باس ئیشێکی زۆر گەورە بوو بتەکان هەر ئەوە نەبوو بشکێنن بتەکان هەوڵیان ئەدا بە شێوازێکی عەقڵان لە دڵی خەڵکا بیشێنن ئەیانتوانی بتی ئەم کابرای بسووتێنن ئەیانتوانی پارچە پارچەیکەن نە ئەیان هێنا لە شوێنێکە کە ئەو بیدۆزێتەوە فڕیان ئەدا بۆی تێبگا کە ئەم خوای ئەم هیچ نییە هەدەف لای ئەوان شکاندنی بتەکە نەبوو هەدەف لای ئەوان بریتی بوو لەوەی کە لە دڵی خەڵکە ئەم بتە بشکێن کاتێ پێغەمبەریان صلی الله علیه و سلم هیجرەتی کرد و هاتە ناو مەدینەوە یەکێک لەو کەسانەی زۆر ئیلتیزامی پێوە کرد هەموو کات لە خزمەتی ئەو معاذ بوو ئەم گەنجە جوانە دائیمەن لە خزمەت پێغەمبەری خۆیان بوو صلی الله علیه و آله و سلم زۆر گرنگی بە قورئان و بە ئەحکامی شەرعی ئەدا لە زمانی پێغەمبەری خۆیان صلی الله علیه و آله و سلم هەندێ هاوڵ هەبوون کاتێک کە پێغەمبەریان صلی الله علیه و سلم خۆی لە حیاتە بۆوان فتوایان ئەدا یەکێک لەوانە عوثمانی کوڕی عەفان یەکێک لەوانە معاذی کوڕی جەبەل لەگەڵ بوونی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله و سلم فتوایان ئەدا لەناو مەدینەیە قورئانێکی باشی وەرگرت پێغەمبەریان صلی الله علیه و آله و سلم ئەفەرمێت چوار کەس بە باشی قورئانیان لە منەوە وەرگرتووە لەو کەسەوەنەوە قورئان وەرگرن یەکێکیان بریتێ لە ئیبن مەسعود یەکیان بریتێ لە سالم یەکیان بریتێ لە ئوبەی یەکیان بریتێ لە معاذی کوڕی جەبەل ئەم گەنجە جوانە قورئان لەوە وەرگرن هەر پێغەمبەریان صلی الله علیه و آله و سلم فەرمێ ئەعلەم ئومەتی عالمترینی کەس لە ئومەتەکەی من بالحلال والحرام معاذ بن جەبەل عالمترین کەس لە ئومەتی مناوە کە حەڵاڵ و حەرام لە یەک کاتەوە بزانێ کامە حەڵاڵ و کامە حەرامە معاذی کوڕی جەبەلە ئەم گەنجە جوانەیە لە فەرمایشتێکا فەرمێ نعم الرجل وەصفێکە ثەنایەکە نعم الرجل معاذ بن جەبەل پیاوێکی چەند چاکە معاذی کوڕی جەبەل جارێکیان پێغەمبەریان صلی الله علیه و سلم ئاوا سەیری معاذی ئەکرد معاذ ئاوایە بە دەوریا و ئەڕوات و خزمەت ئەکا فەرمووی یا معاذ ئینی لأحبک ئەی معاذ من تۆم زۆر خۆشەوێ ئەفەرمێ معاذ چاوی بەرز کردەوە پێغەمبەریانی صلی الله علیه و سلم بینی فەرمووی والله يا رسول الله إني لأحبك في الله سم بخوا أي پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم من لبر خاطی خوا منیش توم زۆر خۆشەوێ فەرمووی ئەی معاذ کۆمەڵی کەلیماتە پێ ئەڵێم لە دوای هەموو نوێژێکەوە بیانڵێ لە بیری نەکەی دوای هەموو نوێژێک بڵێ اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك خوای گیان ئیعانەم بکەیت و هاوکاریم بکەی کە ذکری تۆ زۆر بکەم کە شکری تۆ زۆر بکەم کە جوانترین شێواز عەبدایەتی بۆ تۆ جێبەجێ ئەم تەڵقینە گەورە دوای ئەوە معاذ قەت ئەمەی تەرک نەئەکرد ئەبەد هەموو کاتی ئەم ذکرە ئەخوێن لە دوای نوێژەکان اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك قەت ئەم ذکرە لە یاد مەکەن من ناتوانم ذکری خواکەم ئەگەر هاوکاری خوا نەبێ خوای خۆت هاوکاریم کە ذکری تۆکەم خوای خۆت هاوکار ناتوانم سپاسی کەم زمانم کولە خوای تۆ خۆت سپاس گوزاری بخەرە سەر زمانم سەر دڵم کە شکری تۆکەم خوای تۆ خۆت بمخەرە سەر جوانترین جۆری عیبادەت من نازانم کامەیە پاڵەوانی ئەمڕۆمان لە غەزوەی بەدرا بەشداری کرد
لە ئوحودا بەشداری کرد لە خەندەقا بەشداری کرد کاتێ پێغەمبەرگیان صلی الله عليه و سلم فەتحی مەکەی کرد لە دوای ئەوە بەرەو حونەین ڕۆشت کێی دانا کە خەڵکی مەکە فێری تعلیمی دین کە فێری قورئان کە سەیری کرد لەناو ئەسحابە قژلوولەکە بانکەن وەرە ئەی معاذ وەرە تۆ ئەمانە فێرکە دایان مەزرێنە سبحان الله مصعبی کوڕی عومەر خەڵکی مەکەیە لەناو مەدینەیە داعوە بانگەوازەکە ئەی معاذ تۆ خەڵکی مەدینەی تو لەناو مەکەیە داعوە بانگەوازەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم خۆی ڕۆشت ئەوەی کە داعوە بانگەوازی خەڵکی تعلیمی دیندا ئەدە لەناو مەکە معاذە پێغەمبەریان صلی الله عليه و سلم وردە وردە ئومەی ئیسلامی گەشەی کرد تەشەنەی کرد بەرز بوون پاشاکانی یەمەن مسلمان بوون هاتن بۆ خزمەتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئێمە ئیمانمان هێناوە ئەمانەوەی کەسێک بێت تعلیمی دینمان دابدا چاوی گێڕا لە مەدینە کی هەڵبژێرە بۆ ئەم تعلیمە جارێکی تر معاذی کوڕی جەبەل وەرە ئەی معاذ بچۆ بۆ یەمەن بەڵام معاذ ئەی معاذ پێش ئەوەی بڕۆی پێم بڵێ بزانین چی ئەکەی ئەتەوێت چی بکەی چۆن حکم ئەکەی ئەوە تۆ ئەچیتە ئەو شوێنە غەریبە دووری لە پێغەمبەرگیانەوە صلی الله عليه و سلم چۆن حکمی خوا ئەکەی فەرمووی هەر مەسەلەی هاتە پێشەوە بە قورئان حکمی خوا ئەکەم وتی ئێگە دەست نەکەوت لە قورئانە فبسنة رسول الله صلى الله عليه وسلم بسنتي أو تي أجد دسنكوت وتي أجتهدوا اجتهادكم ما شاء سبحان الله لا فرمايشتك أفرمي أجتهد برأيي خم اجتهادكم لدينا هلا جوزم لدينا بو يزور كاد إما يكنش سيرك بيومان أو تري أنك كدليلك ما بينه للقرآن والسنة زانو كلمة غلطة إما تشوار أصول من هي ودين قرآن سنة إجماع قياس بريتين اجتهاد أو قصي معاذة أعلم ترين كذب حلال وحرام يا أمة على اجتهادي خوم رأي خوم عقلي خوم أخم كار وتيجيشن للدين دين زور قرنجي با عقلي إنسان كان داو وهي أمتي إسلامي لأسيكي زور بالا وبرزا كار لسر عقلي إنسان كان كأس أمهم كتابة لفقه إسلامي أيبنا هر مذهبي لمذهب كان بقرن ملايين كتابتين وسراو مذهب إمام الشافعي أو مذهب إمام أحمد أو أبو حنيفة رضا ورحمة الله مذهب إمام مالك الظاهرية كان هم مذاهب هم أوهاي برا لكتاب أما أنا هم يبربومي عقلي إنسانا لوهة أجتهد برأيي ولا آلو لروايتك هيج صلناك مولو كاجتهادك سيري أم أستبرزي معاذ كري جبل في غمرجان صلى الله عليه وآله وسلم ليتو ربو نانا كشاي بسنجا فرمي الحمد لله الذي وفق رسول الله لما يرضي رسول الله صلى الله عليه وآله وسلم الحمد لله خويا سباس بوتو كان نوێنەرەکەی خۆتت توفيق داو بۆشتێک کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێی خۆش واتە خۆشەویستمان پێی خۆشە کە بە قورئان تحکم کە بە سنە تحکم کە بە ڕەئی خۆی تحکم کە ئەم زانە گەورەیەمە کاتێکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بەڕێی کرد دوعای بۆ کرد تی خوای گەورە لە پێش و پاشتەوە لە لای ڕاست و چەپتەوە بتپارێزێ لە سەر و خوارەوە بتپارێزێ خوای گەورە داوای لێ ئەەکەم لە هەرچی شەڕی جنۆکە و ئینسانە بتپارێزێ ئەی معاذ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم تا قەراخی مەدینە لەگەڵیان ڕۆشت ئەزانن معاذ لەم کاتە بەسەر وڵاخ و ئەسپەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە پێ لە خزمەتیە ماشا هەندێک لە ڕوایەتەکان ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم خۆی نزیکە کردەوە لە ئەسپەکەی معاذ هەتا ئەوکو معاذی تۆزە دوور خستەوە لە خەڵکەکە ئەی معاذ ئەمێ وەسیەتێ بۆ بکەم معاذ دابەزی لە خزمەتیە فەرموو خۆشەویستەکەم فەرموو يا معاذ إنك عسى أن لا تلقاني بعد عامي هذا أي معاذ احتمال لدواي أم صالبة من نجيته أفرمي لم كاتا معاذ كأم كلمي جويليبو على حبسا إن جاء بيغمريان رويتي كده وفرموي ولعلك تمر بمسجدي هذا وقبري أخوائي معاذ احتمالا بقريته وأليرا مزقوتك من لقى القبر كما ببين أم دوانا بيك وبين أفرمي معاذ دسي كربك قريان أي زاني إثر خوشي ويستكي نابينته أما إشارتك هاولان لدوره معاذ يان بيني بو الشوازة أقري همو دسان كربك قريان پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم معاذ زۆر خۆشەویست ئەشی زانی نایبینێتەوە و ئیشارەتیشی دایە ئەی معاذ کە ئەمە کۆتا لقای من و تۆیە ئەی معاذ
ئەفەرمێ معاز بەڵام لە پێناوی بانگەواز و دینەکەیە ئەبوایە بڕۆشتایە ئەبوایە ڕێ بکردایە بۆیە معاذ لایەک چاوی لە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم چۆنی بەجێ بێڵم خۆشەویستەکەم و ئەخیر جارمە بیبینمەوە جارێکیش ڕێگای داوە و بانگەواز ئەبێ بڕوا خزمەت کە دینداری بکە خواناسی بکە لەم فەرمایشتا پێغەمبەریان صلی الله علیه وسلم سەیری کرد هاوڵان زۆر بێتاقەتن وەزانی معاذ زۆر چاوی لە دوایە فەرمووی إن أولى الناس بي المتقون باشترين كسانك بمن بريتين لو كسانك أخواناسن أينما كانوا لهر كوي سرزويا بن أي أصحاب أولى ترين كذب من متقيا كان لروايتك لهر زمانك بن مهدام خواناسي أكن أولى ترين كسن بمن معاذ كري جبل أم سفري بري كرت سفريك پر ئازار و محنەت هەمیشە چاوی لە دواوەیە تۆ بڵێ ئیتر ئەمە کۆتا بینینی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم بۆ من بەڵێ معاذ فعلا ئەخیر جار بوو خۆشەویستەکەی ببینێت چووە ناو یەمەن لە ناو یەمەنە و لەو غەریبیە هەواڵی پێگەیشت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی کرد وەکو شەیدا و دێوانەی لێ هاتنێ ئەزانی چی بکە ئەوە بوو بڕیاریدا کە بۆ ئەم ساڵ هەرچۆنە بێ حەجە بکە بەشکم دڵی تۆزی هێواش بێتەوە هەموو کاتێک بیری ئەکردەوە دەستێ کرد بە گریان بەڕێکەوت بەرەو حەج لە حەج بینی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئیمامی عومەر کاتێک کە معاذی بینی قژل و لە جوانەکانی لە دوورەوە دەرکەوت سەری بەرز کردەوە بۆ لای فەرمووی أي معاذ تعزية بارد لي أكم لمردني في غمري خوا صلى الله عليه وآله وسلم معاذ الرويتي كردوتي من تعزية باري لتو أكم أي إمام عمر أفرمي بيكا وتير قريان ودانشتن هاولان لدورة وسيريان أكردن وأقريان تعزية باريان ليكتري أكرد إمام عمر زور خوشويست لزمان إمام أبو بكر ليمن ما يوا لزمان إمام عمر جاري كتر قرايا وناو مدينة وشو ناو يمن وهم قرايا وناو مدينة أفرمي إمام عمر والله أجر خليفة لدواي خوم بجيبي الله معاذ بجيه الله أجر خوا برسالي لكدم بو معاذ بجيهش ألم أي بيغمري خواص أي رب العالمين والله يوم لي وبيغمري خواص الله عليه وآله وسلم فرمويتي لساحي محشرة همو علماء كان رأجرا أزان كلام علماء إمام الشافعي إمام أبو حنيفة إمام أحمد إمام مالك ابن حزم ابن تيمية أوي كيف مشتا إمام النووي همو زانا كان كرد همو جيهان بين بيشاي خود لساحي محشرة همو يان وستاون أفرمي جوم لبو بيغمريان صلى الله عليه وآله وسلم أي فرمو إن معاذ كان بين يدي العلماء يوم القيامة بالرتوة لروج قيامتها لبردم خوايا لبردم همو زانا كان ومعاذ وستاوا لبيش همو يانوا بأندازي كسك بردك بميلي خوي هالبدا شنك ايجيني بأندازي ولا بيش همو زانا كانوا بيركروا أم جنجا أما تشي ويلك ولا بيش لبردم همو علماء يبي إمام عمر أفرمي والله أجر بك ما خليفة لدوا خوم خوي جورا برسالي لكردم بو أوت هالبجال لنا وأمهمها والله نبيك يتخليفة اللهم لبر أمو تيبي غمري خوا صلى الله عليه وآله وسلم ابن مسعود أفرمي بتاقي تنها معاذ كان أمة قانتة شون إبراهيم أمتي قاند بو إبراهيم بتشكين معاذي بتشكيني إيما أمتي قانتة خوي بتنها يك أمة بو شوي أنا ربي نيرة ليه ما ترسى أفرمي يك لجاركان لزماني إمام عمر قرايا خزاني بيود باش دياريا كتبوا منه هنا وتي جنك تو نازاني مراقبي كي زور بقوة بسر موبو زور محاسبة كاربو حتى بونه هنا على جنكش زور أمي بلا وقرز بوتي تو خليفي بيغمبر بوي صلى الله عليه وسلم أي ناردي بو أم لا أولا رسول لي أوي زماني أبو بكر إس زماني إمام عمر أو النفري كدانا وبسرته محاسبتك شو بجنكاني إمام عمر يوت والله حيف بو إمام عمر هاتو الرقيبك ورسول كدانا وبسر معاذ وكرة معاذ أو بيا وجورة ميردا كيمن شو أو مراقبي لسردانا قصة كيشتو دام إمام عمر معاذ بانكري معاذ من مراقبة مسرتو دانا من شلون شتيو أكم والله أي إمام أي خليفة مسلمان أن هيت شمبيان وبيدمه مراقبة كش بس مراقبة إلهي وبسر ما وأمز لكولم كده
هەندێشتی دایوتی ئەم شتانەی بدەرێ بە دیاری. طبعا معاذی کوڕی جەبەل یەکێکە لە زاهیدترین کەسەکان. دوو خێزانی هەبوو معاذ، ئەفەرمێ ئەو شەوەی کە سەرەی ئەم خێزانەی بووایە تەنانەت ئاوی لە ماڵەکەی تریشان نەئەخوارد. ئەوەندە زۆدێ خۆ دروستە، ئەو خواردن هیچ حەقی نییە بەسەر مەسەلەی سەرەکانەوە. ئەفەرمێ ئەوەندەی مڕاعاتە کرد. معاذی کوڕی جەبەل کاتێک کە موسڵمانان وردە شامیان ڕزگار کرد، ئەبوو عوبەیدە نامەیەکی ناد بۆ ئیمامی عومەر: ئەی ئیمام، پێویستم بە کەسێکی زۆر بەهێزە خەڵک تعلیمی دیندا بدە، فێریان کە. گەڕا ئیمامی عومەر کی هەڵبژێرێ؟ کورە قژلولەکەم بۆ بانکەنەوە، ڕۆحمان بە قوربانی بێ. معازم بۆ بانکەنەوە: ئەی معاز، خۆت و هاوڵەکانت ئێوە 5 کەسن، ئەبێ سییانتان بڕۆن بۆ ئەوێ، خۆتان هەڵی بژێرن، یا ئەوە تا من قورعەکەم و سییانتان نەنێرم. فەرمیان ناوەڵا قورعەمەکە. ئەو دوانەمان پیری ناڕۆین، سییانمان ئەڕۆین. بەسەرکردایەتی معاز ئەم 3 کەسە چوونە شام. ئەمە کۆتا سەفەری معاذە ئیتر بگەڕێتەوە بۆ مەدینە. تەشریفی چوە شام، دەستی کرد بە تعلیمی دین. زۆرێک لە هاوڵان ئەگەڕنەوە ئەڵێن کاتێک ئەچوونە شام گەنجێکمان ئەبینی پیرە ئەسحاب بە دەوریەوە خڕ بووبوونەوە. هاوڵە پیرەکان هەمووی گوێیان لەم گەنجە مناڵە ئەگرت. سەرمان سوڕەما، باش ئەوە چۆن ئەوە دەوریان گرتەوە و هەموو قسێک لەوە وەرەگرن، یا ئەگەر ئیشکالێکیان هەبێ ئەچنەوە لای ئەو گەنجە کێیە؟ وتیان ئەوە معاذی کوڕی جەبەلە. کاتێک کە ئەبوو عوبەیدە وەفاتی کرد، معاذ کرایە جێگری. معاذ چووە فەلەستین، کەمێک مایەوە لە سوڵتان. ئیتر کاتەکانی کۆتایی ژیانی بوو، لە سەرمەرگە دوور لە ماڵ و مناڵەکەی خۆشی. کاتێ ڕاکشا بوو، چاوەکانی بەرز کردەوە، وتی: خوایگیان، اللهم ئینی كنت أخافك، بەخوا پەروەردگارە، من پێشتر زۆر لە تۆ ئەترسام، ولكن اليوم أرجوك، بەڵام ئەمڕۆ لێت ناترسم، ڕەجای زۆرم بە تۆ هەیە یا ئیلاهی. خوایە تۆ ئەزانی، تۆ شاهدی، إنك تعلم أني لم أكن أحب الدنيا وطول البقاء فيها لغرس الأشجار وجري الأنهار. خوایە تۆ خۆت ئەزانی من خۆش دنیام خۆش نەمەویست دنیا زۆر بمێنێتەوە بۆی داروباری تیا بنێژم و ڕووباروشتی تیا تەرتیب بکەم و ئاو بدێرم و خزمەت کەم و ژیانی خۆم چاکەم. بەخوا پەروەردگارە تۆ ئەزانی من بۆیە دنیام خۆش ئەویست، بۆی زۆر تونیم بێ تونی. یەکێک لەو هاوڵانی کە زۆر بە ڕۆژوو ئەبوو معاذی کوڕی جەبەل، ئەو کاتانەی بەتاتی گەرم بووە، ناڕەحەت بووە، زۆر بە ڕۆژوو ئەو. یەکێک لەو هاوڵانەی کە سەعاتەکانی کۆتایی شەو خەریکی دینداری و خواناسی بوو معاذی کوڕی جەبەل بوو. یەکێک لەو کەسانەی کە مزاحەمەی عولەمای ئەکرد، لە کوێ مەجلیسێکی ذیکر هەبووە و تە عالمێکە بووە ئەچوو لە خزمەتیا دائەنیشت، لەگەڵ ئەوە خۆی عالمترین بوو، ئەچوو گوێیەگرت. ئەڵێ خۆیە تۆ خۆت ئەزانی من دنیا و مانەوەم لە دنیا بەخوا بۆ دارناشتن و بۆ خزمەتی دنیای خۆم ناوێ، بۆ ئەوم ئەوێ بە ڕۆژوو بم زیاتر تایە، بۆ ئەوم ئەوێ یا ئیلاهی کە شەوان زیندووکەمەوە بۆ تۆ، بۆ ئەوم ئەوێ کە لە زانایان لە خزمەتیانە بوەسم و چۆک بە چۆکیانەوە بنێم، بۆ ئەمە ژیانم ئەوێ، گەنە ژیانم ناوێ. دەی خوایگیان، ئەم نەفسەم لێ وەرگرەرەوە، چۆن کەسێکی ئیماندار بە جوانترین شێواز لێ وەرئەگیرێتەوە، خوای ئاوا لێم وەرگرەرەوە و لێم قبول کەرەوە ئەم نەفسە و کۆتام کە. ئەفەرمێ ئەم کەلیماتانە لە زمانی دەرچوو، ڕۆحی پیرۆزی شاد بوو. ئەمێ لێرە سەرشتان لەسەر شتێک ڕاکێش. معاذی کوڕی جەبەل لە 16 ساڵیە ئیمانی هێنا، لە 33 وەفاتی کرد. واتە چەند ساڵ ژیا؟ 17 ساڵ. 17 ساڵ ژیا. باشە بە 17 ساڵ فریاکەوتی قورئان لەبەرکەی، باشە فریاکەوتی فێری حەڵاڵ و حەرام ببی بە تەواوی، باشە فریاکەوتی ئەی معاذ ئەم خزمەتە گەورە بە ئیسلام بکەی، لە یەمەنەوە بۆ شام و بۆ فەلەستین و بۆ مەدینە و بۆ مەککە خزمەتکەی. چ بەرەکەتێکە خوادایەتی بەم عمری ئەم گەنجە جوانە لە خزمەتی پێغەمبەری خۆی صلی الله علیه و آله وسلم. ئێمە گەنجێکمان کە 16 ساڵە بێ، ئەڵێن کاکە لێ مەگرە هەرچی ئەکا بابیکە. کورە گەنجی 16 ساڵ یعنی شۆڕش، یعنی ئەو کەسەی کە ئەتوانێت کاری گەورە بکە، ئەتوانێت شۆڕشی گەورە بەرپاکە. بۆیە دیقەت ئەدەی ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله علیه و آله وسلم مەدرسەکەیان لەناو پەروەردەکەیان لەناو مەدرسەیەکی محەممەدیە، ئەوە زوو گەورە ئەبن و گەشە ئەکەن و بەرز ئەبن.
ئەبێت چەند شادومان بە معاذی کوڕی جەبەل لە ڕۆژی قیامەتە کە لە پێش خەڵکی هەموو عولەما طبعا لە پێش خەڵکەوەن لە پێش هەموو عولەماشەوە معاذی کوڕی جەبەل وەستاوە چاوەڕێ ڕەحمەت و بەزەی ڕەب العالەمین ئەکە بە ئەندازەی کەسێک بەردێک تۆڕ بدا تۆن ئەو لە پێش هەموو عالمەکانەوە سنگی دەرپەڕاندووە بە 17 ساڵ. ئێمە خەریکە 17 ساڵەکانمان ئاسان هەمووی بەدەستمانەوە دەرەسی ئەڕوە. ئەی چەندێک ئێمە ئەبێ لە خزمەتی ئەم بەرنامەشین و پەیامەشین نابین هەتاوەکو دامەزرین، تاوەکو فێر بین، تاوەکو تعلیم بکەین، تاوەکو بڵێینەوە. ژیانی ئێمە ئەمڕۆ لە خزمەت ئەم پیاوە گەورا بوو. پیاوێک کام کاتانەی زۆر سەخت بوو تایە بە ڕۆژوو ئەبوو، کام کاتانەی زۆر ناڕەحەت بوو شەوانەی زیندوو ئەکرد، کام کاتانەی زۆر بە ئازار بوو لە خزمەت عولەمایە خزمەتی ئەکرد. ساتانێک و کاتانێک هەموو عمری خۆی تەرخان کرد لە پێناوی داعوە و بانگەوازە. کۆتا قسم لە خزمەتانە ئەفەرمێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جارێک ئەو کەسانەی تاقی ئەکردەوە کە لە بەردەستیا بوون، غوڵامەکەی خۆی بان کرد وتی وەرە بچوو ئەم کیسە پارەیەم بۆ معاذ، کیسەیە پارەی بر بۆ معاذی کوڕی جەبەل. معاذ کردیەوە سێری کرد پڕە لە دیناری ئاڵتون. ئەفەرمە سێری دینارەکانی کرد دەستی بەرز کرد خۆی لە عومەری کوڕی خەتابی قبول کە یا ئیلای خۆی پاداشتی بێتەوە لە پێناوی موسڵمانانە. یەکسەر جاریەکەی خۆی بان کرد ئەم 2 دینارە ئاڵتونە بەرە بۆ فڵان کەس، ئەم 2 دینارە بەرە بۆ فڵان کەس، ئەمە بەرە بۆ فڵان کەس. ئەفەرمە خەریکی تەوزیعات بوو، خێزانی هاتە دەرەوەتی واللهی ئێمەش فەقیرین ئەی معاذ، ئێمە لەبیر نسی، والله ئێمەش فەقیرین معاذ. ئەفەرمە لای کردەوەتی واللهی قسەت نەکردە ئەیژنەکە لەبیرم ئەچوونەوە. 2 دیناری ما بۆ هەردوو خێزانەکە یەرەکەی دیناری هەمووی. کاتێک کە خەبەری هێناوە بۆ عومەری کوڕی خەتاب فەرمی واللهی پارەکەی ئەوە لە کرد هەمووی بە هەدەردا بەم لا بۆ لا بڵاوی کردەوە بۆ شێوازە. فەرمی بۆ هاوڵێکی تریش هەمان پارە بەرن، بۆ هاوڵێکی تریش هەمان پارە بەرن، هەمویان بۆ شێوازیان کرد. ئیمامی عومەر فەرمی واللهی ئەمانە بەعزێکیان برای ئەوانی ترن، هەمویان وەکو یەک ئەکەن لە یەک مەدرسە پەروەردە بوون. ئەمانە دنیان نەویست بوون، ئەمانە خواویست بوون، ئەمانە توا بوونەوە لە پێناوی دینە، ئەمانە بۆ دین ئەژیان نەک بۆ دنیایە. خۆیە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت سڵاوی ئێمە بگەینە بە معاذی کوڕی جەبەل. یا ڕەبی خۆی یان داوات لێ ئەەکەین بە کەڕم و ڕەحمەتی خۆت یەک ناومان لە خزمەتیا بێنە. یا ئیلاهی عەرزی کە بە دڵ ئێمە ئەومان خۆش ئەومان بە قودوە گۆرەی خۆمان داناوە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە. خۆیان گوناهانە لەمە پێشکردومانە عەفومان کە، گوناهانە لەمە دوایکەین عەفومان کە. خۆیە داوات لێ ئەەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، خۆیە لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ڕەبی خۆیە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە. یا ڕەبی خۆیە هیممەتمان زیاد کە، خزمەتمان بۆ دینداری زیاد کە، عاقبەتمان پڕ خێر و بەرەکەت کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بمانگێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خۆشی ئەون، خۆی بمانگێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوایان صلی الله علیه و آله وسلم زۆر خۆشەوێت. یا ڕەبی خۆیە حیا و حرمەتمان زیاد کە، هیممەت و دینداری و خواناسیمان زیاد کە، بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. خۆی بۆ خاتری گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە. یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و کەڕەمی خۆت. خۆی یان کەڕم و بەرەکەتی خۆت بەسەر هەموو کەسێک ببارێنە کە ئێمەی خۆشەوێ لە پێناوی تۆ. یا ڕەبی خۆی یان داوات لێ ئەەکەین هەر کەس گوێمان لێ ئەگرێت لە هەر شوێنێکە کە کەلیمەیەک ئەڵێن یا ڕەبی خۆی بە ئەجر و پاداشبووی بنووسە سەرفرازی دنیا و ئاخرەتی کە. یا ڕەبی خۆی ئەو کەسانەی کە لایکی وتارەکانوانەکەن شێریانەکەن بڵاویانەکەنەوە تعلیقێکیان لەسەر ئەنووسن. یا ڕەبی خۆی ئەوانەی حوزوریان ئەبێ لە وتارەکانمانە سەرفرازی بەردەم دیوانی خۆتیان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی ئێمە ئەم کەلیماتانەمان لەبەر خاتی تۆ بەڵاو کردەوە وت. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خۆی بە نووری ئەم کەلیماتانە خۆی دامەزراومان کە. یا ڕەبی خۆی لە فتنە و فەسادی ئەم زەمانە بمان پارێزە.
خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە داوا لێ ئەەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت یا ڕەبی خوای دڵمان ئارام کە خوای دڵمان ئارام کە یا ڕەبی خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە دڵیان ئارامەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای دڵمان پەیوەستی خۆت کە یا ئەکرەم الئەکرەمین خوای هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە خوایە تۆ خۆت خاوەنی دڵەکانمانی تو گەورەی خۆت دڵەکانمان مەدەرە دەستی خۆمان بۆ چرکە ساتێک یا ئیلاهی خۆت سەرپەرشتی کارەکانمان کە خۆت تەوفیقمان بدە هیدایەتمان زیاد کە دامان مەزێنە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوایە لەم دنیای دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ یا ڕەبی خوایە بە ئەندازی دەنکی بارانی باریوی ئەم ساڵ خوایە سەڵەوات بۆ دیداری پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەنێرین و پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین ئێمە ئەمانەوەی ژیان لەگەڵ هاوڵانە بەرینە سەر تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین ژیانمان وەها لێ بکە خوایە چۆن دەموچاو و هەیئەتت وەها لێ کردوون لە هی هاوڵان بچێ خوایە وەهامان لێ بکە کردەوەکانمان لە هی هاوڵان بچێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گیان لە شولارێکە داوینەتێ نوێژ و تاعەتێکە داوینەتێ وەکو نوێژ و تاعەتی ئەوان یا ڕەبی خوایە دڵ و ئیمانێکمان بدەرێ وەکو دڵ و ئیمانی ئەوان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەم و بەزەی خۆت بەسەر ئەم مەجلیسانەمانە ببارێنە خوایە لێمان قبوڵ کە خوایە کەسمان ئەم مەجلیسانە بەجێ نەهێڵین ئیلا لە سەرجەم گوناهمان بورابی سەرجەم کارەکانە بۆ جێبەجێ کردبین سەرجەم داواکاریەکانی ناخمانت خوایە بەهانامانەوە هاتبی خوایە بەخوا ئێمە نازانین چی باشە بۆ دینمان بۆ دنیامان هەرچی باشە بۆ دین و دنیامان پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین ڕزوانی خۆت بۆ هەموو هاوڵان ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە بمان گێڕە لەو کەسانەی کە لەم دنیا ئەوانیان زۆر خۆشویستوە لەو دنیا بە خزمەتی ئەوان شاتە بنەوە ئەگەنەوە ئەوان آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء وجبوره خواهي قول لمن قبلك